بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەش دەکرێت. ئازیزان سڵاوتان لێبێت بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی دەست پێ دەکەین. پاش کەمێکی تر لەگەڵ میوانەکەم لەگەڵتان دەبم. ئێستاش دەچینە ناوبڕێک. بەرهەمەکانی دۆلفینسی تەواوی مادە خۆراکیەکانی لە خۆی گرتووە کە تۆ پێویستت بە هەر مادەیەکی خۆراکی بوو دەتوانی ڕوو لە بەرهەمەکانی دۆلفینسی بکەیت، چونکە بەڕاستی تام و چێژێکی تایبەتی هەیە. خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێت. وەگەزانن سبەی یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزە. هیوای ئەوە خوازم کە هەموو لایەکتان تەندروست بن و جەژنتان پیرۆز بێت. لە ئێستاوە تکایە ئاگاداری خۆتان بن، زۆر تێکاڵ مەبن، ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی جێبەجێ بکەن، چونکە تەندروستی گرنگترین شتی مرۆڤە. ئەمڕۆ لەگەڵ میوانەکەم کە شاعیرێکی سەرکەوتوو، کە شاعیرێکی هەستناسک گفتوگۆ دەکەین. هیوادارم بتوانین ئەم ئێوارەیەش میوانێکی ڕۆحسێکی ماڵەکانتان بین. ئەو کەسەش یاخۆت با بڵێم ئەو شاعیرەش کاک ئیسماعیل تاڵەبانیە. ئەمڕۆ گوێمان لە چەند پارچە شعرێکیشی دەبێت. کاک ئیسماعیل زۆر بەخێر بێت. سەرەتا لەوە دەست پێ بکەم کە لێرەوە جەژنە پیرۆزەی خۆم ئاراستەی جەنابتان و تەواوی گەلی کورد بکەم لێرەوە پێیان بڵێم جەژن لە هەموو لایەک پیرۆز بێت، هیوای تەندروست باشی و بەختەوەری بۆ هەموو لایەک خوازیارم. هیوادارم تەواوی مرۆڤ و مرۆڤایەتی هەموو ڕۆژ و ساتەکانیان جەژن و شادی بێت و زۆر سپاسی بەسەرکردنەوە و میواندارێکەشتانەکەم. زۆر سپاس، زۆر بەخێر بێت. جەژن لە ئێستەوە لە تۆ لە خانەوادەی تۆ لە تاوی کوردستانیان پیرۆز بێ ئینشەڵڵا. کاک ئیسماعیل پێمان خۆشە سەرەتا وەک دەستپێکی پرۆگرام سیڤیەک لەبارەی ئیسماعیل تاڵەبانیەوە ببیستین لە زبانی خۆتەوە. بڵێ، من ناوم ئیسماعیل عومەر عەبدولقادرە، ناسراوم بە ئیسماعیل تاڵەبانی لە 1/6/1970 لە شاری چەمچەماڵ لەدایک بووم. هەر لەو شارەدا قۆناغی سەرەتایی و ناوەندیم تەواو کردووە. ساڵی 1993 هاتوونەتە شاری سلێمانی و لێرە نیشتەجێین. لە ساڵی 2000ەوە ژیانی هاوسەرگیریم دروست کردووە. خاوەنی 4 کوڕم. سپاس دەکەم لەگەڵەوانەی جەنابت و حازریە. و لە ساڵی 2006ەوە چوومەتە نێو دنیای ئەدەبێەوە. ئەو تێکستەی کە ئیسماعیل تاڵەبانی پێناسرا لە ساڵی 2011 ئەو شارەی کە بەنای لە مەیدانی کوردایەتی بوو کە لەلایەن هونەرمەند بورهان مەجیدەوە کراوە بە گۆرانی. خۆشبەختانە توانم بڵێم تێکستێکی باشم لەلایەن هونەرمەندان و ئاوازدانەرانەوە کراوە بە گۆرانی. زۆر دڵخۆشم بە سەرکەوتووی. سپاس دەکەم. وەلای ئێستاشدا فەرمان بەرم لە شارەوانی سلێمانی. کاک ئیسماعیل دەستڕەنگینە، هەر لە بوارێکان نەماوەتەوە. چاوەکانم زۆر دڵخۆشم بۆی کە توانیتە با بڵێن لە ئەزمموی ژیانی خۆت بەرەو سەرکەوتن بڕۆیت. ئەوە نمونەیەکی جوانیە. سپاسدانەکەم. چۆن خولیای شێعر و چوونە ناو دنیای شێعرت هەڵبژارد؟ هەڵبەت زریان تۆ خوشکێکی زۆر تایبەتی و نامەوێ بیشارمەوە. سەرەتا مەقسەد ئەمەوێ لەوە دەست پێ بکەم وەڵامی ئەو پرسیارت بدەمەوە کە هەر کەسێک لە هەر بوارێکدا کار بکات ئەگەر عیشقێک خۆشەویستیەک لە ناخیدا نەژی ناتوانێت بەردەوام بێ وەکاری بۆ بکات.
هەڵبەت ئیسماعیل تاڵەبانیش پشکێک لەو عشق و خۆشەویستیەی بەرکەوتووە بڵێن کاک ئیسماعیل عاشق بۆیە توانیوێتی بچێتە نێو دنیای ئەدەبیاتەوە بەدەر لە باگراوندە سەقافی و معریفەکە کە خۆم تمۆحێکی زۆر جوانمە بۆ دنیای ئەدەب بەڵام لێتانی ناشارمەوە هەموو جارێ ئەوە وتووە من زۆر بەڕاشکاوانە ئەوەی کە ئیسماعیلی زیاتر کە من کێش کرد بۆ نێو دنیای ئەدەب خۆشویستنی کچێک بۆ هەرچەندە بۆ یەکیش نەبووین بەڵام ئەتوانم بڵێم لە ئێستادا تەواوی شعرەکان و تەواوی ئەو عشق و خۆشەویستی ڕابردووم پێشکەش بە هاوسەرم کردووە و هیوادارم وەک ئیسماعیل تاڵەبانی چەپچێک گوڵم خسبێتە سەر با بڵێن باخچەی ئەدەبیاتی کوردی سەرکەوتوبی قوربانتان لەگەڵ جەناب سەرکەوتوبی شەڵا هیوای بەختەوەری و پێکەوە ژیانێکی لەگەڵ لە تەکێوەدا گوڵ ئاساتان بۆ ئەخوازن لەگەڵ خێزانت ئەوە نمونەیەکی جوانە لە پیاوێکدا لە شاعیرێکدا کە ئەو هەست و سۆزەی لە پێشووتردا هەی بۆ ئێستا بیدا خێزانەکەی قوربانتان بم من هەمیشە وەک ئیسماعیل بمبەخشە ویستومە لەگەڵ خودی خۆم و بەرامبەرەکانم و خوێنەرەکانیشمدا ڕاستگۆ بم چکە ئەرچی شاعیر ئەوەیە کە ڕاستگۆ بێت ئەکید هەر کەسێک ڕاستگۆیی جوانتر و سەربەرزتریەکە کاک ئیسماعیل چەند جۆر شعر ئەنووسی یاخود با بڵێن شعرەکانت لە یەک ستایلە هێشتۆتەوە وەک من بزانم تۆ زیاتر بەزشی زۆری شعرەکانت لێرکە یان هەوڵت نەداوە جیاوازیەک بکەی ئەو فۆرمە بگۆڕی لە خۆتدا جوانە هەڵبەت ئەگەر بێت و ئاوڕێک بیتەوە لە ئەدەبیاتی کوردی ئێمە ئابینین چەند جۆرە شعرێکمانەیە وەکو با بڵێن شعری لیریک شعری ڕۆمانتیک با بڵێن شعری کلاسیک و شعری دراماتیک و شعری حڕ ئازاد بەڵام ئەو جۆرە ستایلەی کە ئیسماعیل تاڵەبانی لە دنیای ئەدەبیاتە هەڵی بژاردووە من وەک ئیسماعیل هەمیشە پێم خۆش بووە شعرەکانم با بڵێن بە بەرجی ئاوازێکدا یاخود بە ڕیتمی دەنجێکدا بدرێتە بەرگوێی هەواداران و با بڵێن عشقی ئەوانەی کە مەقسەد خۆشەویستیانەیە بۆ دنیای ئەدەبیاتی ئیسماعیل تاڵەبانی لەبەرەوە بۆیە هەمیشە ئەو فۆرمە کلاسیکیم هەڵبژاردووە و زۆربەی شعرەکانی من لە فۆرما کلاسیکن و ئەتوانم بڵێم لە فۆرما لیریکن و ئەتوانم بڵێم زۆربەیان لە ناوەڕۆکە شعری ڕۆمانتیکن. باش بە شعری خۆشەویستی و ئەوێنداری دەست پێ کرد بەڵام شعری خاک و نیشتیمان و خەباتیش دەنووسیت تا چەند پێکەوە بەستوت ناتەوە هەڵبەت ئێمە پێشەوە هیچ بین مرۆڤین و ئەگەر مرۆڤیش بین خاوەنی ژینگە و وڵات و با بڵێن نیشتیمان و ئەو کەشوهەوایین کە لێی تێدا لەدایک بووین و تێدا دەژین بەدەر لەوەی کە من هەمیشەوە بەردەوام و زیاتر یاخود با بڵێن کە لەسەر فۆرما با بڵێن ئەویندارێکە کارم کردووە و ئیشم کردووە و پشکە نیشتیمانی و با بڵێن نەتەوایەتێکەشم وەک ئەرچێکی ئەخلاقی و ئینسانی کردوومە بە مەشغەڵی دەستی خۆم وە حەزم کردووە بە وەفا بم بەرامبەر بەم خاکە بەم نیشتیمانە و بتوانم ئەم خاکە کە تێدا لەدایک بووم بتوانم بە مەقسەد لە چەند فۆرمێکی شعریدا من بەسەری بکەمەوە چونکە ئێمە نیشتیمان لای من دایکە لای من باوکە لای من ئەولادە لای من خێزانە لای من ئاینە نیشتیمان لای من پیرۆستترین و مقدەستترین شوێنەکە ئینسان ئەبێت وەک ئەرچی ئەخلاقی و ئینسانی خۆی بیپارێزێ یاخود پێناسەی بکات دەگەر بە هەر شێوە و شێوازێک بێت لە شێوازەکە ڕاستە دەستە خۆش بە سەرکەوتوبی دەم خۆش ئێستا گوێم لە شیعرێک بێت بە دەنگە خۆشەکەی بە چاوان هەڵبەت پەریجان کۆدا ئەم ناوە لەم شعرەدا تەشخیص و دیاریم نەکردووە بەڵام ڕەنگە بتوانین بڵێن مەقسەد وەکو شعرەکە بۆ کەسێک نووسرا بێت کەواتە هەر کەسێکە گوێ لەو شعرە بێتوانە جارێکی تر بۆ کەسێکی دڵخوازی خۆی بنێرێتەوە ناوەکەی بنووسێت زۆر جوانە چاوم هەروە لە ڕێتدایە پەریجان دڵم هەروە لە مشتمایە پەریجان
لە ئینتیزاری ڕێی هات و نەهاتت دەنجی پێدوا لە جۆمدایە پەریجان زەمن هەروە بێپەروایە پەریجان دەربەستی من و تۆ نایە پەریجان تەمەن دەڕوا و لە ڕێیدا وای دەبینم گۆڕستانی تەمەن نایە پەریجان ڕێگەی ئێمە بۆچی وایە پەریجان نشێوی و سەختی زۆر تایە پەریجان سروشتی ئەم ئەوینەی ئێمەوا بوو شنەی شەماڵێک لێی نایە پەریجان ئەو هێمایەی لە ئێمایە پەریجان کەنجێ دروستکەی تێدایە پەریجان نە تۆ دێی و نە من دەستم دەگا پێت ئەم ئازارە لە بن نایە پەریجان ئەمن چی بکەم کە ئاوایە پەریجان خۆری ئاواتمان هەڵنایە پەریجان لێ ناگەڕێن کە هەنگاوێک بڕێەکەین دووریمان کۆتایی نایە پەریجان دەست خۆش قوربانتان سوپاسان ئەم شێعرە بۆ کێ نووسیوە ئەتوانی بخیتە دوای بەرنامەکە بەڵێن بێ دوو بە دوو ینی بەڵام ئێستا ئەگەر باسی کەم ڕەنگە دەستکاری ئەلوان کە بادمێنێ بۆ قەینا دوای پێم بڵێ دوای پۆستیەکەم برا هیچ شتێکی لە خوشک شاراوە نیە سپاس دەکەم کاک ئیسماعیل شعر نووسین لەگەڵ خوێندنەوەی چ جیاوازیەکان هەیە جوانە ڕەنگە شعر بنووسی بەڵام خوێندنەوەکەشی ئەوەندەی نووسینەکەی گرنگ بەڵزەبت ئەزانی چۆنە لای ئیسماعیل تاڵەبانی ئەداکردن و خوێندنەوەی شعر ئەتوانم بڵێم شعر 150 ئەدایە یعنی ئەداکردن یاخود خوێندنەوەی شعر ئەگەر بۆ شاعیرێک کە کەمێک شارەزایی هەبێ لەو ڕیتما لەو فۆرما بتوانێت بە جۆرێک لە جۆرەکان بۆ بە ئەحساسێک بخوێنێتەوە کە خۆی ئەیزانێ ڕەنگە چێژێکی تر بدا بە بیسەر یاخۆ چێژێکی تر مەقسەد بدا بە چاوی بینەر لەبەرەوە لای من خوێندنەوە یاخود ئەداکردنی شعر ئەتوانم بڵێم 150 شعرە ڕاستە چونکە کاتێک گوێمان لە شاعیرێکە بێت کرد بە دەنگ و ئەدایەکی بەدڵنیایەوە تایبەت بخوێنێتەوە هەست و سۆزیشت بەرەو بەدڵنیایەوە شعرێکەگەر هەرچەندە جوانیش بێت ڕەنگە ئەگەر ئەدای بەباشی نەکە یاخود وەکو خۆی مەفهوم و پەیامەکان نەگەیەنی یاخود داننەی بەو شەدا ڕەنگە ئەو چێژەی نەبێ بۆ بیسەر بەڵام ئەگەر ئەو پەیامانە ئەو مەفهومەت بە جوانی گەیان یاخود داننا بەو شەیە یاخود ئەحساسێک لە ناخی خۆتدا دروست کرد ئەتوانم بڵێم وەک پێم پێشتر ئاماژەم پێدا چێژێکی تایبەتی هەیە ڕاستە ئیسماعیل تاڵەبانی خاوەنی چەند با بڵێن دێڕە شێعرە یاخود دیوانە شێعرە لە زۆر جار لە دیدار و چاوپێکەوتنەکانما یاخود ڕوبەڕووی هاوڕەکانم لەگەڵما با بڵێن ڕوبەڕووی ئەم پرسیاری بەڕێستان بوومەتەوە کە من تا ئێستا هیچ دیوانێکم نییە چونکە ئەو شعرانەی لە بەردەستی خۆمدایە ئێستا لە ئێستادا مۆرچی خۆ من کە چوە پێش چاوی خوێنەر ئەبێ بە مۆرچی خوێنەر منیش نامەوێت شعرەکانم بەکەم و کورتی بچێتە پێش چاوی خوێنەر هیچ کاتێک زەمن و تەمەنی کتێب بەسەر ناچێت دەمیشە کتێب بە هاو قورسایی خۆیە بۆ بەڵام ئەتوانم بڵێم تا ڕادێکیش کەمێک ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە لە هەمێت و قورسایەتی شعری ڕەنگە کەم کردبێتەوە یاخود لە دیوان یا بڵێن کتێب کەم کردبێتەوە ئەمە لەلایەکترشەوە من ئەتوانم بڵێم لە ئێستادا نزیکی 200 شعرم هەیە ئەوەی کە مەقسەد من خۆم ڕەخنەگرنیم ڕەنگە هەموو جارێ ئەمە وتووە ڕەخنێشم لەسەر بێت چکە ئێمە مادام مرۆڤین ڕەنگە کەم و کورتیمانە بێ لای من هیچ کەسێک متەکامیل نییە ئیلا خوانە بێ بەڵام بۆ هەموو نامتەکامیلیشەوە هەر پێکەوە جوانین بەڵام لە ئێستادا وەک پێشتر ئاماژەم پێداتوانم بڵم زیاد لە 200 شعرمەوە خۆشبەختانە کۆمەڵێک شعری باشم کراوە بە سرود بە مارش با بڵێن بە گۆرانی یەکێ لەوانم سێ تێکستم هەر مامۆسان خەرداخی لەرە ڕێز و خۆشەویستیمەیە بووی هەر ئەو کردێتی بە سرود و بە مارش شعرێکم کراوە بە مارشی هەموو خاوەن کە داویستێ تایبەتەکانی کوردستان لەم کەناڵە جوانەوە بوو
کە با بڵێن پەیام لێران و برادرانی ئێوە هاتن ڕاپۆرتێکیان لەسەر کرد لە ناخەوە سوپاسانەکەم و با بڵێن شایدم بۆ پێشمەرگە قارەمانەکانی کوردستان نووسیوە کە لەلایەن هونەرمەند کاک ئیسماعیلی برایمەوە کراوە بە گۆرانی زۆر دڵخۆشم بۆی کە توانیمە و برا پێشمەرگانە بەسەر بکەمەوە کە هەمیشە پێداگر بوون و با بڵێن پارێزگاری ئێمەیان کردووە پارێزگاری کەرامەتی ئێمەیان کردەوە ئەم خاکەمیان پاراستووە خۆشبەختانە توانیمە مەقسەد کۆمەڵێک شعری بەرەنگاری کۆمەڵی شعری ئەشک و ئاوی لە دنیای خۆمدا فەرهەم بکەم. ڕاستە جا من ویستم ئەوە بپرسم گرنگی زۆرت بە شعری بەرەنگاری داوە لە ئێستادا چاچەند گرنگە لەسەر ئەو فۆرمە زیاتر بچینە پێش. جوانە. من هەمیشە وەک ئیسماعیل تاڵەبانی شعری بەرەنگاری بە ئەرچی ئەخلاقی و ئینسانی خۆمزانی و وەک پێشتر ئاماژەم پێدا شاعیرە بێگەر لەگەڵ خودی خۆی و خوێنەرانیدا ڕازگۆ بێت شاعیرە بێ باسێ کاتێک باسی ئاو بکات کە خۆی لە هەموو خەڵک لێوی وشکتر بێ کاتێ باسی برسێتی بکە کە خۆی گەروی لە هەموو خەڵک با بڵێن برسیتر بێ کاتێ باسی وێلا بکە کە خۆی خاوەنی بستێک زەوی نەبێ ویستم لەم شتانەوە بچمە ناو دەواازەی پرسیارەکەی جەنابتەوە وەڵامیان بدەمەوە. لە ئێستادا ئەتوانم بڵێم شعری بەرەنگاری با بڵێن ئەرچی ئەخلاقی و ئینسانی شاعیرە چی بۆ دەرەوە و نەیارەکانی ئەم خاکە کوردستان و میلەتی کوردووە چی بۆ ناوەوەی با بڵێن سیاسەکانی و ڕەنگەکانی ئێستا کە ئەبینین تا ڕادەیەک مەقسەد هەندێک نایەکسانی هەندێک ناعەدالەتی و نادات پەروەری ڕەنگە لەم هەرێمەدا هەبێت و من پێم وایە ئەوەش ئەبێ ببێت یاخود کەم و کوڕیش هەرە بێت لەبەرەوە من زۆرم پێخۆشە کە کاتێک ئیسماعیل تاڵەبانی شعرێکی بەرەنگاری ئەنووسێت بۆ با بڵێن بە تایبەتی بۆ ئەو ناعەدالەتی و نایەکسانی بۆ نمونەکە لەم هەرێمەدا هەیە پێم خۆشە سیاسەکانی کورد جۆ لە ئیسماعیل تاڵەبانی بگرێن جۆ لە چیرۆک نووسەکانمان بگرێن مەقسەد جۆ لە هونەرمەندەکانمان بگرێن کاتێک کە یەتە سەر تەختەیەکی شانەوە باس لە نایەکسانی و نەعەدالەتی و ناداتپەروەری ئەکا یاخود هونەرمەندێک کوردە فلیمێکەکە بە هەمان شێوە لەبەرەوە شعری بەرەنگاری لە هەموو ئەفۆمکە لە هەموو زەمن و سەردەمێکدا کاریگەری خۆی هەیەەوە چەکێکە بۆ ئاگادارکردنەوە و زەنگلێدان بەرامبەر بە نەیارەکانی کورد یاخود بەرامبەر بەو نەعەدالەتی و ناداتپەروەریە هەیە کە پێشتر ئاماژەم پێ کەواتە توانین بڵین شاعیرێکیش وەک دەرهێنەرێک ئەرکێتی چۆن دەرهێنەرێک لە ڕێگەی کورتە فیلمێکە و پەیامێکە بەخشێ شاعیرێکیش لە ڕێگەی شعرەکەی و پەیامێک بەوە هەر زۆر جوانە لەبەرەوە منیش پێ دەڵێم شاعیر وێنەکێشە ئەتوانێت لە هەموو زەمن و سەردەمەکاندا وێنەی خۆی بکێشێت. سەر باشە ئێستا ئەگەر من بمێ شعرێک بخێنمەوە ئەوێ چی بکەم؟ وەڵایی خاتوو بەڕاستیەوە پرسیارێکی زۆر قورسە مەبەستم ئەتوانی مەبەستم من شاعر نووس نیم یعنی چۆن من ناتوانم شعر بنووسم بەڵام ئەگەر پێم خۆش بۆ بمێ شعرێکی ئیسماعیل تاڵەبانی زۆر جوانە زۆر جوانە ئەتوانی پێش هەموو شتێک ئەگەر ئەو عشقەت یابێ ئەو عشقە دەبێ ئەتوانی خۆت ڕابێنی پلۆڤە بکەی بۆ نمونە شعرێکی ئیسماعیل تاڵەبانی یان هەر شاعیرێکی تر مەحوی نالی سالم کوردی هەر لەو شاعیرانە ئەتوانی خۆت ببی بە کارەکتەرێک لاو ئەو شعرا کەواتە من ناتوانم ستایلێکی تایبەت بخۆم هەڵبژێرم یا گوێ بگرم زانم ئیسماعیل تاڵەبانی جا ئەمە ستایل نییە ماشەڵڵا لێبێ جا تۆ چاوی خەڵکی یاوە دەنگ و ڕەنگی خەڵکن ماشەڵاتان لێبێ با نەبێ بە مجامەلا لەبەرەوە تۆ زریان پێشەوەی شعری ئیسماعیل تاڵەبانی یان هەر شاعریشی تر بکەونێتەوە خۆی بوونی هەیە واتە ئەبێ زیاتر بوون و بنیاتی خۆی بسەلمێنێ. بزانم هەوڵێم منی شعرێک بخێنمەوە یاڵا بۆنە بەڵام نازانم بە چاوان گوێمان لە شعرێکی تر ببێ بە چاوان بۆنە خۆش بێت دڵ و دیدەم هەموو شەو تا بەیانی ئەسرین دەڕژێ لە چاوی تاڵەبانی پەشێوی شێوەتم شێوا و مەکشێت کەناری پڕ ئارامی و ئاوەدانی
کە تۆ گوڵ دەگری لە باخچەی ئەوینم بەجارێ بۆن خۆش ئەبێت دەشتی ژینم سەرت دەرکە بپشکێ وەرزی تۆیە دەبا ئیتر پەڕە و ڕەنگت ببینم پەنامدا ئەی پەناگەی بێپەنایم گلێنەی نێو بینایم ڕۆشنایم دەواری پڕ هەوارت لێرە هەڵدا ئاواز و مۆسیقای بۆ دڵنەوایم بەڕیوە ڕەنگڕووم لە ڕەنگی سوورم بە ڕۆحلاتم هەرچەند بەجەستە دوورم لە دەرگای دڵمەدە و لێدانی ناوێ تۆ لە دەست بەم هەرگیز لە خۆم نابورم لە ڕێی ئەم عشقەدا لادا بۆ تاوێ هیچ بەندارێک وەک من پشووی تۆی ناوێ لە ساو سێبەرما سەرخەوێک بشکێنە عاشق کەی هەمووان ئەبینێت بە چاوێ کەس خۆش قوربانتان بم سوپاس هیچ بەسێکم شاراکەی هەرەونەوە پێڵم بە تەواوکەری پەریجانەکە پەریجانەکەی ڕەنگە هەردووکیان وابەستە یەک بن بەسەڵێت کاک ئیسماعیل شعر نووسین دەبێ خۆتی بۆ ئامادە بکەی یەخۆت ئیلهامە و خۆی دێتە ناو وەزعەکەوە من ئەمەوێ پێش هەموو شتێک ئەوە بڵێم بەداخەوە لەم زەمن و سەردەمەدا خات و زریان ئەتوانم بڵێم ئەدەبیاتی کوردی بەڕێگای و ڕێچکەیەکی زۆر خراپدا ئەچێت بەو پێی کە فلتەرێک نییە کە سنوورێک بۆ ئەم هەموو نەعەدالەتیە با بڵێین ئەمە موقەدرەی کە بەرامبەر بە شعر و بە ئەدەبیاتی کوردی ئەکرێ فلتەرێکی وانییە کە سنوورێک دیاری بکات من وەک ئیسماعیل تاڵەبانی هەمیشە هەوڵم داوە شعر بانکم کا بۆ لای خۆی نەک من بچم بۆ لای شعر لەبەرەوە توانم بڵێم شعر بەدەر لەوەی کە عیشقە کە تموحە و ئەتوانم بڵێم و ئیلهامیشە شعر خولیا و خەونێکی زۆر گەورەیە شعر زۆر لەوە گەورەترە کە با بڵێن چەند وشەیەک بکەی بەڕستەوە چەند ڕستەیەک عەفوو بکەی بە ڕیسکەیت و با بڵێن ناوی بنێ شعر لەبەرەوە ئەو کەسانەی هیوادارم و داواکارم ئەو کەسانەی کە با بڵێن حەزیان بە دنیای ئەدەبیاتی کوردیە بەتایبەت شعر خۆیان بە بەرپرسیار بزانن لە ئاستی شعردا بڕواکەی خات و زریان من ئەگەر بڵێم لە ساڵێکدا دوو شعر نانووسم جاری وها بۆ مەخسەد چەند سەعات سەرم خستۆتە سەر ئەو کاخەزە نەمتوانیوە دێڕێک بنووسم خاڵێکی کەژەیە زۆر گرنگە ئەمەیە کە ئاماژەی پێ بەم ئەوەیە کە خوێندنەوە هەمیشە دەورێکی کاریگەری هەیە بۆ نووسینی دەقێکی جوان با بڵێم نووسەر ئەکا بە ئەرشیفی وشە بە بانکی وشەوە زمانی شعری پاراوتر دەکات هەمیشە ئەمەیشم وتووە مەرجنیە نووسەرەکان عەفوو خوێنەرەکانمان نووسەر من خەڵکانێکمانێ ئێمە ڕەنگە 50 ساڵە بخوێنێتەوە بەڵام دێڕێکی نییە بەڵام زۆر جار وتومە نووسەر گرنگە بخوێنێتەوە مامۆستا شێرکۆ بێکەس ئەڵێت هەتا دارستانێک نەخوێنیتەوە ناتوانانی گەڵایەک بنووسی بەڵام بەدەر لەوەیش ئەبێ خۆت ئەو ئیحساسەوە ئەو بەهرەوە و عشقت تیابێت و لە کۆتاییدا ئەوە مێژووە کە بڕیار لەسەر مێژوو خەڵکە کە بڕیار لەسەر هەمومان ئەدا چێ شاعیرە مەخسە چێ هونەرمەندە چێ شاعیر تا چەند ئەبێ گرنگی بات بە وشە ئەوەی لە مێشکی بوونی خاتە سەر کاغەزێک چونکە ئەو شعرت لە کۆتایی یابێ بە مڵکی خوێنەر یعنی تا چەند تێکست گرنگە وشە گرنگە لە ناو شعرێکدا ئەزانی چۆنە هەر شاعیرێک بە تایبەتی ئەوانەی کە تۆزە دیار و بەرچاون و با بڵێن شارەزان لە ئەدەبیاتی کوردی بە تایبەت لە شعردا هەرێکرێ و با بڵێن ستایلی خۆیانەیەوە بە جۆرە ستایلێگە نووسن و جەڕە فۆرمایان گرتووە بەڵام بەگشتی وەک ئاماژەم پێدا پێشتر شاعری زۆر گەورەیە تۆ ئەتوانی مڕادیفی جوان بەدیلی جوان بێنیت لەو شاگەر تۆ کەسێک بیتا ڕادێک بتوانیت کتێبەکان بەسەر بکەیتەوە یاخود بخوێنیتەوە ئەتوانی لە شعردا
شتێگەیە پێڵێن یاریکردن بەوشە یاریکردن بەوشە تۆ ئەتوانیت وەک پێشتریش ئاماژم پێدا شاعیر بەگشتی وێنە کێشە یعنی بۆ نمونە ئیسماعیل تاڵەبانی بە جۆرێک وێنە دەکێشەوە شاعریشتر بە جۆرێک وێنە دەکێشەوە لە هەمان کاتشا بۆ نمونە وێنەی خات و زریان دەکێشین مەقسەد باز لە زەوقی تۆ مەقسەد ستایلی جەنابەت تۆ ئەێنمەوە بە نمونە بمبەخشە لێرەدا ئیسماعیل تاڵەبانی کە باسی خات و زریان دەکای خودت شاعرێتە لەو فۆرما خات و زریانەکا بە وێنەیەک تا ئەمە تا چەند گرنگە بینەر و بیسەر و خوێنەر مەفهومی کامیان جوانتر ئەگا بە خوێنەر بە بینەر لێرەدا ئەمە گرنگە واتە یاریکردن بە وشە لە نێو شعردا گرنگی و تایبەتمەندی خۆی ڕاستە کاک ئیسماعیل زۆرێک لە شاعیران ڕوودا و گەلێکی تراژیدی کاری لێ کردوون و کردویانتە سەرچاوی شعر تۆ کەوتویتە ئەو موقفەوە بەڵێ وەک پێشتر ئاماژەم پێدا بەشێک لە ئەرکی شاعیر و وەک ئەرکیی ئەخلاقی ئینسانی شاعیر بوونی هەڵوێستا لە هەموو زەمن و سەردەم و تەمەنێکدا بەڵێ یەکێک لەو مەوقیفانەی کە من لە حەفتەی شوبات تا توانیم هۆنراوەی لە مەیدانی کوردایەتی بنووسم بە خۆشحاڵیەوە کە یەکێکە لە هۆنراوەکانم کامیشە شانازی پێواکەم و هۆنراوەی مەیدانی کوردایەتیش مۆرتی هیچ حیزب و ڕەنگ و نییە تەنها ئازار و معاناتی ئەم خەڵکە بەژمەینەتەی هەرێمی کوردستانە بۆ نمونە شعرێکم نووسیوە بۆ کوردستان کە بەلامبەر بە نەیارەکانی ئەم هەرێمە ئەم خاکە جوانە ئەم وڵاتە پیرۆزە کە بە خۆشحاڵی هونەرمەند سوارە مەحەمەد کردوێتی بە گۆرانی و چەندین شعری ترەمەیەکێک لەوانە کە بۆ نمونە وەک ئەرچی بە ئەرچی ئەخلاقی ئینسانی خۆمەڵساوم ئازار و معاناتەکانی خاوەن پێداویستی تایبەتم ئەفۆم کە خستۆتە نێو ڕستەکانمەوە کە لە شتێکستەکان نهاتوم لە هەمیێت و قورسایەتی خاوەن پێداویستی تایبەتەکان کەم بکەمەوە بەڵکو وەکو مەفهوم پایامەکەمەوەی لە شعرەکە کە ئەڵێم ئەوان ژۆکو ئێمە مرۆڤن توانا و بەهرەیان هەیەوە لە دواییە پێم وتون کوردین و کوردستانین هەموو پێکەوە جوانی جوانە دەستخۆش قوربانتان کاک ئیسماعیل عەزیزم هیچ کات هەبووە ڕووداوێک باد لێ بکات یەکسەر فکرەی شیعرێک بێتە ناو هزر و مێشکی تۆوە بە نمونە ڕووداوێکی جوان سروشتێکی جوان شتێک یەکسەر تۆ لەو کاتەیە حەزت کرد بێت پەڕ بەدڵ وەرەق و قەڵەمەکەت لەلا بێت و بنووسیت بەڵێ دابڕانی کەسێک لێم کەسێکی عەزیز دابڕانی کەسێکیتر خۆشەر نییە کەسەکە مەقسەد خۆشەویست بێ یاخود با بڵێن ڕەنگە دایک بێ باوک بێ مەقسەد برایەک بێ خوشکێک بێ ئەزەی کێشە ئێمە چی خاتی زریان ئێمە تا ئێستا لەگەڵ ڕێزمە بەشێک لە کۆمەڵگەی ئێمە عشق و خۆشەویستیمان لە یەکتری ئەفونکە گیانە کردوێتەوە ئێمە بێ هەموو کەسێکمان خۆش بێ و ناتوانین عاشقی هەموو کەسێک بین حەزەکەم وەڵامی ئەو پرسیارەت بەمەوە لێرەوە پێتان بڵێم بە دووربینی بیناییم چاوم لێتە دەبیستم کاتێ دەدوی نیازی چێتە کە ڕێدەگری دەزانم دەچیە کوێ دەرگای دڵ ئاواڵەیە و ئێرە جێتە دوای بەرنامە بەردایکی منداڵە دوای بەرنامە زز خۆت لە پرسیارەکەم لادا زۆر باشە شێعر نووسین چی پێویستە بۆ نمونە تەنیایی جوانە بێدەنگی جوانە ئەزین چۆنە شعر خوێن نووسین عەفۆم کا شعر نووسین باگرانە بوندێکی سەقافی و معریفی زۆر تێر و تەسەلی پێویستە شعر نووسین خوێندنەوەی پێویستە شعر نووسین بلای ئیسماعیل تاڵەبانی وجدانی ئەوێت شعر نووسین جورئەت و ئازایەتی پێویستە شعر نووسین پێویستی بەوەیە کە لە دوای خۆت لە دوای نەمانی خۆت شتێک بەجێبێڵی کە کەسانی شارەزاتر کەسانی باڵادەست کەسانی ڕەخنەگێر بتوانن تا ڕادەیەک
ببیت بە خاڵێکی سەرەکی و دەست خەنە سەرت و قسەت لەسەر بکەن چ بەلایانی سلبی بێەوە چی بەلایانی ئیجابی بێ خواگەر ئاوڕێک بیتەوە لە ئەدەبیاتی کوردی ئەبینین لە زمانی نالی و مەحوی و سالم و کوردی هەتا ئێستا چەندها شاعیر هەبووان بەدەلەوان کوان ئەوانی تر بۆ چۆچوون جگە لەو کەسایەتی جوانەی کەمانەوە لەبەر ئەوە شاعیر بوون ئەتوانم بڵێم پێویستی بەوەیە کە بتانی بۆ هەمیشەیی بەردەوام بیتوە بمێنیتەوە ئەزانی شاعیر بوون چیە شاعیر بوونەوەیە وەکە وایە 1000 کەس بن لە دەریایەک لەو سەرەوە 20 کەس بمێننەوە واتە 980 بخینجێن قوربانیەوە تا چەند پێویستە شاعیر باگراوەندێکی قوڵی فەلسەفی هەبێت ڕاستە ئەزانی چۆنە خات و زریان من پێشتر پێم وتوی و ئێستش مەقسەد دووبارە یەکەمەوە بۆ جەنابتان بمبەخشە کەوتم شاعیر پێویستی بە خوێندنەوەیە خوێندنەوە خۆراکە خوێندنەوە ئەتکا بە ئەرشیفی وشە ئەتکا بە بانکی وشە و شەرت نییە ئەدیبێک تەنها بابەتە فەلسەفیەکان بەسەر بکاتەوە یعنی شەرت نییە بابەتە ئاینەکان بەسەر بکاتەوە شەرت نییە بابەتە کۆمەڵایەتیەکان بەسەر بکاتەوە شەرت نییە بابەتە مێژوویەکان بەسەر بکاتەوە شاعیر هەیە بۆ نمونە ڕەنگە هەموو دەواازەکان هەموو ڕێگاکانی ئەمانی کە باسم کرد بەسەریان بکاتەوە پێویستی پێ هەبێ بۆ کەرەستەی شعری و ڕەنگە شاعریش هەبێت کە پێویستی بە بابەتێکی فەلسەفی بێ بتوانێت وێنەیەکی شعری تیا بکێشەیان ڕەنگە پێویستی بە بابەتێکی مێژووی بێ بەڵام بەکۆی گشتی پێویستە شاعیر خوێنەر بێ پێویستە شاعیر باگراوندێکی سەقافی و معریفی هەڵبژێرێ بۆ ئەوەی بتوانێت کە شعری پێ بەرجەستە بکە شعری تیا گەورە بکە بۆی بتوانێت شعرێکی زیندوو بێڵێتەوە باش دەپرسم کامە شعر لای ئیسماعیل تاڵەبانی شاکاری خۆیەتی یان ماڵین ئیتر نمونەی شعرەکانی خۆیەتی لە مەیدانی کوردایەتی لە مەیدانی کوردایەتی یەکەم شعرێک بوو کە توانیم لە ماوەی شێوەکدا بینوسم و شعرێک بوو کە توانیم پێی بناسرێم دەواازەیەک بوو بۆ دەرخستنی ئیسماعیل تاڵەبانی و شعرێک شەکە توانیمە ئازار و معاناتی خەڵکی بەژمەینەتی هەرێمی کوردستانی تیا بەرجەستە بکەم وە زۆریشم پێخۆشەکە ئەمەم لێ ئەپرسی و ئێستاش و دەیان جاری تریش و پاتیەکەمەوە کە شعری مەیدانی کوردایەتی ڕەنگە تا ڕادەیەکی باش لێم تێبگەیت هیچ ڕەنجەک نەیکا بە مۆرچی خۆی شعری مەیدانی کوردایەتی مۆرچی هیچ ڕەنجەک نییە مۆرچی خەڵکی بەژمەینەتی هەرێمی کوردستانە تەلەڤیزۆنەکەی تۆش ئەتوانێت لێی بە تەلەڤیزۆنی ڕووداویش ئەتوانێت لێی بە کوردستان تیڤیش ئەتوانێت لێی بە کەی 24ش ئەتوانێت لێی بە کورسات و یعنی هەرچی شاشە و ڕەنگ هەیە ئەتوانێت هۆنراوەی لە مەیدانی کوردایەتی لێ بە و مافی ئەوەیە بە تەنیا مۆرچی هیچ ڕەنجەک نییە قوربانتان دەڵێن ئیسماعیل تاڵەبانی بە زمانێکی زۆر سادە دەنووسێت شعرەکانی زۆر سادن و هەموو کەس دەتوانێت لێ تێبگات ئەمە هی ئەوەیە کە ئیسماعیل تاڵەبانی بە شێوازێکی با بڵێن لیر کەنووسێت یان هۆکاری ئەوەتی ئەزانی چۆنە پێشتر باسی فۆرمەکانی شعرم کرد بە تایبەتی لە شعری لیرک و شعری لیرکدا کە زۆرجار هونەرمەندان دەتوانن ئاوازێکی بەبەردا بکەن بیکەن بە گۆرانی و دوای شعری لیرک ئەتوانم بڵێم مەقسەد شعری لیرک وەک پێشتر ئاماژەم پێدا و شعری ڕۆمانتیک و شعری کلاسیک بەڵام من هەمیشە حەزم بەو زمانە سادە بەو ڕیتمە سادە بۆ فۆرمە سادەیە بووە لای ئیسماعیل تاڵەبانی ڕەنگە پێشتر ئاماژەم پێدا کە یاریکردن بە وشە با بڵێن چێژێکی تر با بە شعر جوانیشی تر با بە شعر و چێژێکی تر با بە خوێنەر بەڵام بۆیە زیاتر ئەو زمانە سادەیەم هەڵبژاردووە پێم خۆش بووە جۆگرانم با بڵێن یاخود بینەران و بیسەرانم
بە شێوازێک لە شێوازەکان تێبگەێنم کە بتوانم لە پاڵ ئازار و معاناتەکانی خۆمدا کە پێش ئەوەی شعر بۆ خەڵک بنووسم من بۆ خۆمی دەنووسم و کە شعریشم بۆ خۆم نووسی شعرەکانی من مۆرچی هەموو خەڵکن بۆیە بەو زماندا ئەنووسم ئەو زمانە سادەیە هەڵبژاردووە ئەمێ هەموو کەسێک لەو زمانە شعری مندا خۆی ببینێتەوە لەو سادەیی مندا خۆی ببینێتەوە سادەیی گرنگ نییە لەو شەیە لە شعرە چی گرنگە وێنە ئیستاتیکا مۆسیقا یاریکردن بەوشە مەفهوم و پەیام ئەجنا لە شعردا لای ئیسماعیل تاڵەبانی ڕەنگە نووسالانی تر مەقسەد پێچەوانی من بوون و ئەوانیش ئازادن چۆن بیرەکەنەوە بەڵام ئەو جۆرە ڕیتم و فۆرم و ستایلە لای ئیسماعیل تاڵەبانی لای من ئەم بەکەرەستانە گرنگە لە شعراکە ئاماژەم پێدا بۆ جەنابەت دەستت چاوت خۆش بێت خۆشحاڵ بووم ئەمڕۆ لەگەڵمان بوویت سپاس بۆ تۆ بۆ شعرەکانت من زۆر زیاتر دەچینە کۆتایی پرۆگرام بەڵام من ماڵاوایی یەکەم و تۆ شعرێکمان پێشکەشکە بۆی ببێتە جەژنانەیەک بۆم جەژنە پێشەوەی شعرەکەتان پێشکەشکەم لێرەوە دووبارە ڕێز و خۆشەویستی مەیە بۆ تەواوی ستافە جوانەکەی ئەم شاشە جوانەوەم کەناڵەوە بۆ بەڕێزی شێت دووبارە جەژنی هەمولایەک پیرۆز بێت هیوادارم هەموو کەسێک تەندروست باش و لە خۆشی و لە جەژندا بێت چاوی یەکەی بە یەکەتان ماچەکەم هیوادارم چەپچە گوڵی ڕەنگە و ڕەنگی جوانم خسبێتە سەر خەرمانی و شاشەی ئەم تەلەڤیزیۆنە جوانە سپاس بۆ میوانداری و بەسەرکردنەوەکەتان بە هیوایی جوانتر و جوانتر و جوانترینم بۆ ئێوە بۆ هەمولایەک سپاس بێتمان خۆشحاڵ بووین و گەورەت کرد قوربانتان ئازیزانی من هیوای ئەوە خوازم کە ڕۆژ و تاعاتی هەمولایەکتان قوبڵ بوو بێت جەژنێکی پڕخۆشی و خێر و بەرەکەت ئیشەڵڵا بەڕێ بکەن تکایە خۆتان بپارێزن جارێکی تر ئێڵەمەوە سپاس بۆ سپۆنسەری سەرەکی بەرنامەی یاری سلێمانی کە بەرهەمەکانی دۆلفینسیا سپاس بۆ میوانەکەم کە ئەمڕۆ ئەستۆدیۆکەی بۆ ڕازاندینەوە سپاس بۆ ستافی کە لە پشتی کامێرا لەگەڵ مندا ماندوو دەبن ئەوەتان بیر نەچێت لە ڕۆژانی جەژن کۆمەڵە پرۆگرامی زۆر جوان و ناوازەمان بۆ ئامادەکردوون بینەری پرۆگرامی ئێوارەی سلێمانی بن لە ڕۆژانی جەژندا تا یەکەم ڕۆژی جەژن بەدیدارتان شادەبینەوە شاد و بەختەوەر بن فەرموو کاک ئیسماعیل درەنگ لە دەرگای دڵتدام تەمەنیش هێندەی نەماوە درەنگ لە دەرگای دڵتدام تەمەنیش هێندەی نەماوە ئاخر هیچم لەدەست نایات پەیامی تۆ لەسەر چاوە خۆ ئەتزانی کە من و تۆ بە یەکگەیشتنمان مەحاڵە وەرزی ئەوین و دڵداری بۆ ئێمە ئازار و تاڵە لە ئاسمانی بەختی ئێمە هەورێک نییە تا ببارێ چێوگەی ئەم دڵە شێتەمان ئاو بدا بۆ تەنیا جارێ تازە چی لە عیشقێک بکەم دەرەنجامی فەنابوونە خۆزگە و خەونی ئەم حەزەمان لێرەدا ئاشکرا و ڕوونە دەسائیتر دەستبەرداری من و ئەم خەونە بەجیانە چوار وەرزی ئێمە پاییزە و هەمیشە گەڵا ڕێزانە ئەستێرەی بەختی من و تۆ لەنێو هەسارەی تەمدایە تاوانی هیچ کەسێک نییە لێگەڕێ چارە نووس وایە بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەشکرا.